ئەو کاتم لەبیر ناچێتەوە کە کتە گەورەکەم خنکانی سێ مناڵ لە باوەشی باوکێکدا، خنکانی منداڵێکیش لە باوەشی دایکێکدا، هێنانەوەی منداڵەکەی تری بە سەلامەتی کە بۆ چارەسەرکردنی ئەو بڕیاری ڕۆشنە دەرەوەیاندا بوو. ئەمە ناونیشانی فیلم و ڕۆمانەکان نییە، ئەمە ئەو کارەساتەیە کە مانگی ڕابردووتر بە سەردوو خێزانی جیاوازی شاری سلەیمانیدا لە دەریای ئیجەدا هات. ناخۆشترین کارەسات و ناخۆشترین ڕۆژ و تاریخی ژیانم ڕۆژی 21 مانگ بوو کە من منداڵەکانم هەرتێکی لە باوەشی خۆما خنکە. ئەوە ڕۆژێکی زۆر ناخۆش و ڕۆژ زۆر شومە. کوڕەکەم نزیکەی سەعات 10 شەو لە نەخۆشخانەیەک دۆزیەوە، بەڵام بەداخەوە کچەکەم دوای 3-4 ڕۆژ لە ناو سەلاجەیە دۆزیەوە. خاڵی هاوبەشی نێوان ئەم دوو خێزانە جیاوازە هۆکاری بڕیاردانیانە بۆ بەجێهێشتنی کوردستان و گرتنەبەری ڕێهات و نەهاتە. هەرێک لەم دوو خێزانە یەکێک لە ئەندامانی خێزانەکەیان نەخۆشە و بەمەبەستی چارەسەرکردنیان بڕیاری بەجێهێشتنی کوردستانیاندا. مێردەکەم پێشمەرگەیە، من لە کاتی مناڵەکەم کە بووە کوڕەکەم تووشی نەخۆشی بووە، شەلل دەماخە، لە ڕۆژێکا 10 جار گەشکە ئایگرت. باوکی بڕیاریدا لە بڕۆینە دەرەوە بۆ چارەسەری کوڕەکە. دکتۆرە پێوتێتی چارەسەری لە ئەڵمانیا هەیە. هیوا خاوەنی سێ منداڵی کچ بوو، کچە گەورەکەی تەمەنی 6 ساڵ بوو، دووەم منداڵیشی تەمەنی 2 ساڵ بوو، هەروەها سێم منداڵی تەمەنی تەنها 9 مانگ بوو. لە ناوەڕاستی مانگی یەکدا پێکەوە لەگەڵ ماڵی شۆخاندا بڕیار دەدەن کە کوردستان جێبهێڵن و شۆخانیش کە دەکاتە خێزانی ئامۆزای هیوا دوو منداڵی دەبێت، کچێکی تەمەن 8 ساڵ کە لە ناو ئیجەدا خنکە، ئەم کوڕەشی کە گیرۆدەی نەخۆشی ئیفلیجیە. بەڕاستی ناتوانم بیژەڕمەوە. ئاخر قسە ئەوە پێوتم وتی باوە، وتم جانی باوە خۆت ڕاگەری، وتی تخوا تەلەفۆن بۆ نەنە خەندان کە باگەز وتی تەلەفۆن بۆ نەنەکەم با بێ دەرمانکە زۆر سادە. ژاڵە و بڵێن ژوان و ژیلە بەم دەستەمەوە بوو، ژاڵەی کچە گەورەکەشم بە دەستی چەپمەوە بوو، خێزانیشم بەسەر قاچمدانە و بە قاچ بەرزمەکردەوە بە حکمی ئاوەکە نوقمی نەکات. هیوا پێشەوەی بڕیاری چوونە دەرەوە بدات پێشمەرگە بووە. ئەو بەڵێن دەدات جارێکی تر بڕواتەوە لای گۆڕستانی منداڵەکانی کە دەریای ئیجەیە. بەڕاستی ئێستا کوردستان لە لای من هیچ فەرقی نییە لەگە دۆزەخە. دەیان جاریکە لەو ئاوادەمیان منیش وەکو منداڵەکانم ئەمە خۆراکی ماسی یان ئەبێ لە ئەم کوردستانە دۆزەخ و ناخۆش و چەساوێن ڕزگارم. ئەو دایک و باوکە لە قسەکانیاندا بە جۆرێک باسی یادگاری منداڵە خنکاوەکانیان دەکرد کە ئێستا ژیانیان لا تاڵ بووە. هەچ کۆڵانێک و هەچ شوێنێک و هەچ کە شوێنێکی پیا ئەڕۆمیان زی پاسکیری لێخۆڕینەکەیەتی یان شوێنی یاریکردنەکەیەتی یان شوێنی ئەوەیە کە لەگە خۆم بردومە بۆ شوێنێ. چەکەم کە پێوتم دایکەمانەی ناوە کەم چێمەوت خۆشەویستی نەمگوت خۆشەویستی لە ناو گۆڕستان. هیوا پاش خنکانی سێ منداڵەکەی لە ناو باوەشی خۆیدا ئێستا تەنها یەک هیوای ماوە. داوا لە بەرپرسانی حکوومەت و حیزبی هەواڵم تکایە هاوکاری بکەن ئێوە بتوانن نەفرێک لە مردن ڕزگارکەن لەبەرەوەی ئێوە بۆ ئێوە ئاسانە بەڵام وەکو من ناتوانم هیچ دەسەڵاتێکم نییە. خێزانم بۆ بەرنە دەرەوەتر بۆ هەر شوێنێک بێت مهمەیە ئەوان بتوان هاوکاری من بکەن دابینکردنی ویزە و دابینکردنی مسروفاتی ئەو خەستەخانەی کە بووی بەرم. ئێستاش تەنها داوا هەکەم حکوومەتی ئەڵمانیا چارەسەر بۆ کوڕەکەم بدۆزێتەوە، چارەسەر بەس لەوێ داوا لە حکوومەتی هەرێم ناکەم چونکە هیچ چارەسەرێکیان پێ نییە. داوا هەکەم تکایە تەنها با مێردەکەم و مناڵەکەم هیچیان لێ نییە، مێردەکەم بەردەوام لە قەبرستانە. سەرەڕای هەموو ئەم کارەساتانەی کە بەسەر خێزانە کوردەکان داهاتوە چەندین ئازیزانیان لەدەست داوە، بەڵام هێشتا لە هەرێمی کوردستاندا خەڵکانێک هەن کە دوودڵن بمێنەوە لە ناو قەیرانەکانی هەرێمی کوردستاندا و ئارام بگرن لەسەری یاخود ڕێگەی هاتوونەهاتی هیواکان هەڵبژێرن. ژیار محەممەد، دەنگی ئەمریکا، سلێمانی.